ئەگەر بە شێوەیەکی گشتی سێری ئامارەکانی شێرپەنجە بکەین لە جیهاندا بەرز بۆتەوە بێگومان شاری سلێمانی و هەرێمی کوردستانیش بەدەر نەبووە بە نمونە ئاماری ساڵی 2021 سێر پێمە زیاد لە 3000 حاڵەتمان هەبووە کە بەڕاستی پێشتر ئەم ئامارانە بەو شێوازە نەبووە بە تایبەتتریش باسی شێرپەنجەی مناڵ بکەین ئێمە 10 ساڵ بۆ 15 ساڵەوە پێش حاڵەتی توژوون بە شێرپەنجی مناڵ دەگمەن بوو لە پارێزگاکانی هەرێمی کوردستان زۆرینەی حاڵەتەکان کە ئێمە چارەسەریشمان کردو لە سەرتاوە هی ناوەڕاست و خواروی عێراق بووە بەڵام بەس لە ساڵی 2021 ئێمە نزیکەی 180 حاڵەت لە مناڵی توژبوو بە شێرپەنجەمانە بۆ ڕاستە هەمووی هی پارێزگای سلێمانی بە بەڵام بەشێکی پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان بووە کە ئەمەش ئەوە دەگەێنێ ئامارەکان لە هەڵکشاندان بە تایبەتی لە مناڵە ڕاستە بەشێکی پەیوەندی بە بۆ ماوەیەوە و دەسەڵاتی کەسی تێدانە بەڵام بەڕاستی بەشێکی پەیوەندی بەو ژیانە ناتەندروستەوەیە کە دایکان و باوکان لە تەمەنی هەرزەکاریەوە تا دەگەنە تەمەنی زەواج بەسەری دەبن لەوانە زیادبوونی نێرگەلە جگەرە خواردنەوە کحولیەکان بە تایبەتی لە ئافرەتانیشدا لە تەمەنێکی هەرزەکارەوە و پیسبوونی شینگە ئەنی شەر نییە ئەو دۆخە پیسبوونی ژینگەی کە بەڕاستی توان بڵێم ئێستا بوونی هەیە لە ئێستادا کاریگەریەکانی دەرکەوێت 10 ساڵی داهاتوو کاریگەری زیاتر دەبینرێ و لەگەڵ ئەوەشدا بەڕاستی دەبێت هۆشیاری تەندروستی دایکان و باوکان لەسەر نیشانە پێشوەختەکانی شێرپەنجە لە مناڵانە زۆر بێت بۆ ئەوەی ئەگەری چاکبوونەوەیان زیاتر بێت کە لە قۆناغێکی سەرەتاییە بێن دەست نیشان بکرێت.